لەگەڵەوەی هەرێمی کوردستان خاوەنی سەرچاوەی سروشتی بارەنا و کانیا و ئاوی زۆری سەرزەوی و ژێرزەویە، بەڵام تا ئێستا وەک پێویست سوود لە سەرچاوە ئاویەکانی کوردستان وەرنەگیراوە لە پێناودابینکردنی ئاسایشی ئاو لە کوردستان. بەپێی ڕەشنووسی نەخشەڕێگەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان، هەرێمی کوردستان خاوەنی زیاتر لە 30 ملیار مەتر سێجا ئاوی سەرزەوی و 5 ملیار مەتر سێجا ئاوی ژێرزەویە. ئەمە لە کاتێکدا لە ئێستادا کوردستان پێویستی بە کەمتر لە 8 ملیار مەتر سێجا ئاو هەیە، واتە هەرێم زیاتر لە 4 هێندەی پێویستیەکانی خۆی ئاوی هەیە، بەڵام تا ئێستا نەتوانراوە سوود لەو ئاوە زۆرەی کە لە ناوخۆی هەرێم و لە دەرەوەش کە دەڕژێنە هەرێمی کوردستانەوە وەرگیرێ، چونکە بەشێکی زۆری ئەو سەرچاوە ئاویانەی دەڕژێنە کوردستانەوە لە ئێران و تورکیاوە دێن. وەزیری کشتوکاڵ و سەرچاوە ئاویەکانی حکوومەتی هەرێمیش بەم شێوە باز لە مەترسیەکانی ئاسایشی ئاو دەکات. ئەوە کێشەیەکی گەورەی حەزەکەم بیزانی، گەورەترین کێشەشە و من باسم کردووە کە ئەگەر سەبارەت بە ریفراندۆم و سەبارەت بە ڕاگەیاندنی دەوڵەتی سەربەخۆ ئەگەر ڕاوێژیان بە من کردبایە، ئەمن بەڕاستی بۆ ئەم دوو قەزیە پرۆژەی استراتیژی و گرنگم پێشکەش دەکردن کە سەبارەت بە ئاسایشی خۆراک ئێمە لەسەر قۆناغێکین پێویستە چی بکەین ئەگەر کاتێک فشاری ئابووریمان بخرێتە سەرێ وڵاتان هەڵوێ زۆر بگرن و لە ڕووی ئاویشەوە ئێمە پێویستە چی بکەین، پلانی استراتیژی ئێمە چی بێ، بە چەند تەواو دەبێ بۆی کە ئەگەر فشار دروست کرایمە لە ڕووی فشاری ئاویشەوە بێم نەدبین. یەکێک لەو ڕووبارانەی کە لە ئێرانەوە دەڕژێنە هەرێمی کوردستان ڕووباری سیروانە کە بەندا و دەریاچەی دەربەندیخانی لەسەر بنیاد نراوە، نزیکەی لە سەدا حەفتای ئەو ئاوەی دەڕژێت ئەو بەنداوەوە لە ئێرانەوە دێت. ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوەکەش کە هاوکات پسپۆڕێکی بواری ئاسایشی ئاوە باز لەوە دەکات پێویستە حکوومەتی هەرێم لە پێناو ئاسایشی ئاو و خۆراکیش پلانی هەبێ بۆ سوود وەرگرتن لە سامانی ئاوی کوردستان. بۆ نمونە تەنها لە مەنطقەی سیروان و ناوچەی بەنداوی دەربەنیخانە کە پشتیان بە بەنداوی دەربەنیخان و ئاوی سیروان بەستووە نزیکەی 1.5 ملیۆن خەڵکەیە، پارێزگای دیالەیە، بەشێک لە پارێزگای بەغایە، ئەوە جگە لە گەرمیان و ناوچەکانی خۆمان هەمووانە ئەعتیمادی لەسەر ئاوی سیروانە. پێویستە حکوومەتی هەرێم پلانێکی استراتیژی هەبێ بۆ ئیدارەدانی ئاو لە هەرێمی کوردستان، چونکە ئاسایشی ئاومان ئاسایشی خۆراک دابینەکە، بەڵام بەداخەوە وەکوتم ئەو ئاوەی کە هەمانە تا ئێستا نەبووە هۆی ئەوەی کە ئێمە بتوانین ئاسایشی خۆراکی پێدابینکەین. هەرێمی کوردستان لە ئێستادا خاوەنی 17 بەنداوە. حکوومەتی هەرێمیش لە پێناو گلدانەوەی ئاو بۆ کاتی پێویست و پیشەسازی و کشتوکاڵ و ئاودێری لەم کابینەی ئێستادا 6 بەنداوی دروست کردووە، بڕی 11 میلیارد دیناریشی بۆ تەواوکردنی ئەو بەنداوانە تەرخان کردووە کە لە ئێستادا کارەکانیان لە قۆناغی تەواوبووندایە، بەڵام بە بڕوای شارەزانی بواری ئاو هەموو ئەو پێشکەوتنانەی لە کوردستان کراون لەسەر حسابی ئاوی ژێرزەوی بوون، کەمتر بایەخ بە ئاوی سەرزەوی دراوە. هاوکات نەبوونی یاسایەکی تایبەت بە پاراستن و بەڕێوەبردننی ئاو لە پەرلەمانی کوردستان فاکتەرێکی سەرەکی بووە لە بەردەم بافی ڕۆچوونی ئاو لە هەرێمی کوردستان. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، دەربەندیخان.